العراق لصالح 1925 قانوني أساسي ما هي إلى جنجالية 1972 إلى جنجاكات العراق 1921 سربقوي ولا تويك كان جنجي نكب بمنظمة جنجي كتب بروجرام UNEP Environmental Program وەک پیسبوونی هەواوی کە ئێمە چاودێریمان کردووە هەواوکو ڕێگەزی ئەساسی لە ژینگا کۆمەڵێک کارتێکەری زۆر گەورە هەنە کە هەوای شارەکانی هەرێمی کوردستانە پیس دەکەن یەک لەوانە تێبینیمان کرد مەسەلەی پاڵەوگەکانی نەوت بوو لە هەرێمی کوردستان بە دەوری یان نزیکەی 200 پاڵەوگەی ناساوی و ناستاندارد هەن کە بە پلەی یەکەم گازوایل بەرهەمدێن ئەم پاڵەوگانە لە بەروی کە لە ئامێری ناستاندارد و نازانستی دروستکراون هەر منزەڵێکی کوڵاندن و گەرمکردنن لەبەر ئەوە هۆکارێکی گەورن بۆ دزەکردنی گازە ژەهراویەکان تەبعی زۆرنەی پاڵەوگەکان لە سنووری پارێزگای هەولێرن پاشتر سلێمانی اینجا پارێزگای دهۆک و خاڵی دووەم لە پیسبوونی هەوا لە شارەکانی هەرێمی کوردستان پەیوەندی هەیە بە هەڵکشانی زۆری ژمارەی ئۆتۆمبیلەوە لە هەرێمی کوردستان بە پێی و داتانە کە ئێمە دەستمان کرد تا مانجی شەشی ئەم ساڵ سەروی 2 ملیۆن ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان تۆمەر کراوە کە ملیۆنێک و زیاتری سەروی 1 ملیۆنیان تەنها ئۆتۆمبیلی تایبەتن یان ئەوەی کە خەڵک هەر بۆ هاتووی خۆی بەکاری دێنێ بیرەکان لەناوەوەی شاری هەولێر باشە ئەگەر چەند ساڵێکی داهاتوو کەمپینێکمان ڕاگەیان بە ناوی پێکەوە ژینگە و ژیانمان دەپارێزین کە کەمپینێکی بیدیاییە بۆ کارکردن لەسەر ئەم پرۆژەیە و بۆ زیاتر هۆشارکردنەوەی خەڵک لەسەر قەیرانەکانی ژینگە لە هەمان کاتا ئێمە چەندین چالاکی دیکەمان هەبوو کێکی کەش لە چالاکەکان دروستکردنی تۆڕبەندی و کاری پێکەوەی بوو کە لە نێوانێندا ڕێکخراوەکانی ژینگە دەستەی ژینگە لایەنی پەیوەندیدار ڕۆژنامە نووسان چالاکوانانی ژینگە و گیانداران بەشدار بوون ئەو ماکە دەستوریە ئەبێ بێتە خواردن دەست پێ بکاتەوەتە لەکوێ باسی ئەمڕۆ پێ ئاوت بڕاوە لە گەڕەکە و ئاوی خواردنەوەی ئەمڕۆت نییە بێت لە وەزارەتی شارەوانی داوا طبعا ئێمە کێشەی ئاومان زۆرە گرنگترین کێشەی ئاو ئەمڕۆ کە دووچاری هەموو جیهان بووتەوە بە تایبەت پارێزگای هەولێر کێشەی دابەزینی ئاوە بەڵام دابەزینێکی زۆر خێرا ئایا هۆکار چییە؟ هۆکارەکان زۆرن زۆری لێدانی بیرە قوڵەکانی ئاو وەروەها بە فیڕۆدانی ئاو لایەن هاوڵاتیانەوە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ڕێژەی بە فیڕۆدانی ئاو لە 135 تا 42 واتە بە تێکڕایی 38.5 واتە کەفاەتی ئاومان توانستی ئاومان ئەفیشنسی ئیدارەدانی ئاو لە پارێزگای هەولێر وەروە لە هەموو هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی بریتە لە 161.5 کە ئەمە ڕێژێکی زۆر کەمە پێویستمان بەوەیە ئەفیشنسیمان بەرز بکەینەوە وەروە هاوڵاتیان لەوە ڕابێن کەوە بە فیڕۆدانی ئاو یەکەم کەس خۆیان زەرمەندن ئێمە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری بەکاربردنەکانی ئاومان لەسەر ئاوی ژێرزەویە کەچی مەفروزە ئاوی ژێرزەوی پارێزراوبی بۆ نەوەکانی داهاتوو ئەمڕۆ بەرەوڕووی کێشەیەک دەبینەوە کێشەی دابەزینی ئاوە بە شێوەیەکی زۆر خێرا پێویستە ئەو کێشەیە چارەسەر بکرێ بەڵام چۆن چارەسەر دەکرێت بە گەشەپێدانی ئیدارەدانی ئاو واتە بە کورتیەکەی جێبەجێکردنی ئیدارەی استراتیژی ئاو وا دەکە ئێمە بتوانین تا ساڵانی داهاتوو کێشەی ئاو نزم بێتەوە نەک زیاد بێت بەڵام ئەگەر بەم شێوە بە هەدەردانی ئاو بە فیڕۆدانی ئاو نەبوونی بەنداوەکان بۆ گڵدانەوەی ئاو وەروە حاڵەتێک دۆخێکی کەش و هەوای زۆر نالەبار لە دابەزینی ئاو وەروە لە نەبوونی بەفر و باران وا دەکە ئێمە بەردەوام لە دەرهێنانی ئاوی ژێرزەوی بین و جێگەشی نەگیرێتەوە ئێستا کەرتی تایبەتمان هەیە ئەم کەرتی تایبەتە کەرتێکی تایبەتی تا ڕادەیەک نابەر پرسە یعنی هێشتا ئەرکەکانی خۆی نەدۆزیوەتەوە لە ڕێگەی یاسای وەبەرهێنانی ژمارە 4 ساڵی 2006